بۆمە پێویستەکە لەگەڵ کەسێکی شارەزا پسپۆر لەو بواردا قسە بکەم کەویش دکتۆر بەهرۆز جعفەرە سەرۆکی پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمی. دکتۆر سڵاوت لێبێدم کاتت باش. دکتۆر عێراق یعنی ئەکرێت خۆی بخاتە بەر ئەم مجازەفەی نەوت لە چاوەڕوانی بەرزبوونەوەی نرخی نەوت تا بێ ئەنجا ژیانی خۆشە بێ، بەڵام ئەگەر بێت و جیهان بەو هەموو قەیران و نیگەرانی کە هەیە نرخی نەوت کەمتر بێتەوە دابەزێت ئەبێ ئەم دەستەوەستان بوەستێ بودجەکەی شەلەل پێبێنێ لە بەرەوەی لە 90 پشتی بەستووە بەنەوت. ئەبێت چی بکاتی تر عێراق کاتیەوە نییە کە ئەم حاڵی هەیەتی باشی بکە؟ سپاس بۆم دەرفەتە. عێراق وەکو دەوڵەت لە زانستی پەیوەندیانە و دەوڵەتەکانە بەش ئەکتەری پێوترێ. هەر دەوڵەتێک ئەکتەرە لە پەیوەندیانە و دەوڵەتەکانە واتە محکومە بەوەی کە لە بازاڕی جیهانی و لە کۆمەڵگەی نێودەوڵەتی یان لە بازاڕی جیهانیان ڕوو ئەدات. جا پێشەوەی بێنە سەر ئەوەی کە ئەمە کاریگەری بەرزی و نزمی نرخی نەوت چ کاریگەرێکی خراپە خاتە سەر ئابووری و ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە عێراقا، دەبێت باز لە واقعی بازاڕی یان داینامیکێتی نرخی نەوت بکەین لە بازاڕی جیهانیدا. ئێمە زیاتر لە 10 هۆکارمان هەیە بۆ ئەوەی کە دەبنە هۆی بەرزبوونەوەی یان نزمبوونەوەی نرخی نەوت و کاریگەری لە داینامیکێتی نرخی نەوت یاوزەدا لە بازاڕە جیهانەکان ناکەن. بەڵام لە دوای جەنگی ئۆکراین و غەزەوە زیاتر چاودێران و ناوەندە جیاجیاکانی جیهان فۆکۆسیان لەسەر 3 هۆکار یا 3 فاکتەری سەرەکیە. یەکەمیان گرژێت جیۆپۆلیتیکەکان کە لێرە مەبەستم جەنگی ئۆکراین و جەنگی غەزەیە. دووهەمیان فاکتەری چین کە چین ڕۆژی وایە 14 ملیۆن بەرمیل نەوتی پێویست بۆ لەم 4 ساڵی ڕابردووە، نزیکەی نیوەی ئەو نەوتەی کە چین پێویستێتی لە 6 وڵاتی خەلیجیەوە هاوردەی ئەکات. سێهەمیان فاکتەری ئۆپیکە، واتە عێراق ئەبێ پابەن یعنی ڕەچاوی ئەو بۆەوەی یعنی لە یاسای بوجەیان لە هەر پلانێکی ساڵانەی خۆیان کە ئەم پلانە لەسەر بنەمای نەوت و داراییدا ڕژێ بێت ڕەچاوی و سێشتە بکە لەسەر ئاستی گیانی گرجێ جیۆپۆلیتیکەکان فاکتەری ئۆپیک و فاکتەری چین. هەرچی فاکتەری چینە کە ئێستا جەنابەت پێش بەرنامەکە شەرحە کرد سەبەبێکی ئەوەیە کە بۆتە هۆی نزم بوونەوەی نرخی نەوت. بۆ چین بۆتە هۆی هۆکاری ئەوەیە کە بێتە هۆی دابەزینی نرخی نەوت لەم کاتەیان بۆ ساڵانی ڕابردوو ئەمە ڕووینەدا. بە بڕای من لەبەرەوەی کە چین ئەوە هیچ یعنی خوازیارێک یان خواستێکی زۆری لەسەر نرخی نەوت هەیە و گەورەترین بەکارهێنەری نەوتە لە جیهانە، وەکو ئەمریکا نییە. ئەمریکا یەکەمین گەورەترین بەکارهێنەری نەوتە لە جیهانە، بەڵام خۆشی بەرهەمێنانی هەیە، چین ئەمەی نییە. بە بڕای من چین خۆی داوە بە وزەی پاک و لیتیۆم و پاتری کارەبایی و ئەمانە لە جیهانە. بۆ نمونە ئەگەر ئەفغانستان وەربگرین لەگەڵ حکوومەتی تالیبانە چین لە ساڵی ڕابردووە 2 گرێبەستی واژۆ کردووە بۆ کۆگاکانی لیتیۆم کە بۆ پاتری کارەبایی و جگەلەوەی کانزاکانی مس و ئەمانەت. ئەفغانستان وڵاتێکی دەوڵەمەندە بە و کانزا جۆرا و جۆرانە کە ئەکرێت بنە جێگرەوەی نەوتیان بۆ پاتری کارەبایی و ئەو کەرەستە هاوچەرخانەی کە هەن. گرێبەستی یەکەمیان بای 450 ملیۆن دۆلارە، گرێبەستی دووەمیان چین لەگەڵ تالیبانە ئیش لەسەر کۆگاکانی لیتیۆمەکات نزیکەی 6 ملیار دۆلارە. ئەمە سەستەیەکی گەورەیە. فاکتەری ئۆپیک کە زۆر گرنگە بە وەڵامە بڵێ. باشە دکتۆر، ئێمە با باسێکی عێراق بکەین کە ئەوە جگەلەوەی خۆی ڕێڕەوێکی زۆری نییە بۆ هەناردەینەوت، ئەوە بۆ خۆی کێشەیەەکە. باسێکی ئەوە بکەین کە لە بودجەیە هاتووە نەوتی بە 70 دۆلار خەمڵاندۆ دیاری کردووە، ئاواش کورتێنانی هەیە. ئەو بودجێشتا ئێستا هەرکە نەکوڵاوە وەکو بینی ومانە. ئێستا کە لە بازارەکانی گیانە بێگومان نەوتی عێراق بەردەوام بە چەند دۆلارێک لەو نەوتە کەمتر لەو نرخی نەوتی ژەفرۆشرێ. بە تایبەت ئەمڕۆ کە بە 73 دۆلار بوو بێگومان ئەوە عێراق بێ بیا بە کەمتر لە 70. کێشە بۆ بودجەکەی دروست نابێت، کێشە بۆ کورتهێنانەکەی دروست نابێ و زیاتری بکە. ئەمە پرسیارێکە بەردەوام لە 2 دەی ڕابردووە کراوە لە عێراق لە دوای 2023 تاوەکو ئێستا 100 جار ئەم عێراق لە ئانوسادی داڕشتنی یاسای بودجەیە ئەم پرسیارە ئەکرێ. بەردەوام عێراق مەترسی هەیە لە بەردەوام وڵاتێکە کە لە بەردەم داڕمانی کۆمەڵایەتی و سیاسی و هەڵوەشانەوەی خودی دەوڵەتایە. مازانین عێراق دەولە هەشە بە عەرەبی، یعنی دەوڵەتێکی فشۆڵە، نە لەبەر ئەوەی کە لە ڕووی ئابووریەوە زیاتر لە 195 ئابووریەکەی پشت بە نەوتە بەستێ. ئێستا ئەگەر ئێمە سعودیە بە نمونە وەربگرین بە 100 ملیار دۆلاریش لەسەرەوە ئەکا کە
ئابوووریەکەی هەمە ڕنگ بکات بە تایبەتی لە وزەی پاکە لە شاری نیۆمە لە زیرەکی دەستکردا لە ڕووی تەکنەلۆژیاوە لەگەڵ وڵاتانی ئاسیا ئەوروپای بەڵام عێراق ئەمەی نییە وەکو وڵاتێکی بەرهەمهێنەری نەوت بۆ نمونە بەرەو ژووری 14 ملیۆن کەس موچە لە عێراق وەرەگرن جایچر موچەی خانەنشینی بێیان هێزە سەربازیە فەرمی و نافەرمیەکان بێت 14 ملیۆن سەر و 14 ملیۆن کەس موچە لە حکوومەتی عێراق وەرگرن ئەمە تاوانێکی ئابووریە ئەگەر تۆ بە وەزارەتی سناعە وەربگریت وەزارەتی پیشەسازی لە عێراقا بە قسەی خودی وەزیری سناعەی ئێستا کە بە پەرلەمانتارێکی هاوڕێی ئێمەی گوتووە 106,000 فەرمانبەری هەیە لەم 106,000 فەرمانبەرە تەنها 40,000 فەرمانبەری ڕاستەقینەن و دەوامەکەن 66,000 فەرمانبەر لە یەک وەزارەتە کە وەزارەتی پیشەسازی عێراقا ڕاستەقینە نین واتە بندیوارن واتە بەتاڵەی مقەنەعەن و کار ناکەن بۆیە عێراق بەردەوام لە بەردەم هەڕەشەی داڕمانی ئابووریدایە بەهۆی ئەوەی ئابوووریەکەی هەمەڕەنگ نییە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە و بەهۆی هۆکاری جۆرا و جۆری دیکەوە ئەمە من ئەیشوبێنم بە بەرمیلێکی گەورەی ئاو لە سەربان تۆ هەر ئاوی تێکەی لە خوارەوە بەرمیلەکە کون بێت بەردەوام ئەڕواد ئەگەر چی تۆ بە بەردەوام لێشاوێکی ئاوی زیاتری پێوە بکەی وا هەستەکەی بەرمیلەکە ئاوی زیاتر تێچۆ بەڵام بە مودەیەکی کەم ئەو ئاوە لە ڕێگەی و کوانەی لە بەرمیلەکە هەن ئەچێتە خوارەوە و ئەڕواد لێ ئەچێت ئەمەش ئابووری دکتۆر ئێستا عێراق بۆی کە وەبەرهێنی نوێ ڕابکێشێت بۆ یاخود با بڵێن گرێبەستی نوێیان لەگەڵا بکات کۆمپانیا بیانیەکان ئەهێنێت بۆی کە گرێبەستی نوێیان لەگەڵا بکات و وەبەرهێنان لە عێراق زیاتر بکرێت کە زۆرێک لەم کۆمپانیانە ئەترسن نیگەرانن ناوێرن بێن لە عێراق بیکەن بۆ لەبەرەوەی کە نەوتی عێراق قازانجێکی کەمی هەیە ینی ئەم ڕێگە چارەی گرتوۆتە بەر جگەلەوەی باوەکوڵین کە هەر نەوتەکەی هەیە ئیفرۆشێ با هیچ نەبێ وەبەرهێنان لە نەوتەکەی بکە بەڵام کێشەش لەوەیە هەیە ئەمە چۆن چارە سەرەکات من وەکو باسی فاکتەری عێراقم کرد لە ڕاستیە عێراق وڵاتێکی موسساتی گرنگ نییە ینی بەڵگەشم بۆ ئەمە مەسەلەن ئێستا حاڵی حاضر باسی ڕۆژ مەسەلەی دزی سەدەیە کە ئەو کەسەی کە تاوانباری سەرەکیە بە دزی سەدە لە عێراق نزیکەی 2.5 ملیار دۆلاری بردۆتە دەرەوە یەک کەس 2.5 ملیار دۆلاری بردۆتە دەرەوە 114 چەک و ئەمرازی بانقی تەزویر کردووە ئێمە فروزە 114 کەیس لە محکەمەیە هەبێەوە نیە بەڵام حاکمەکە لە محکەمەڵە ئێمە دۆسیەکەمان بزر کردووە لەبەر ئەوە عێراق ناتوانێت ئەو هەنگاوە بەهاوێژێ ئەگەر موسساتی بەهێز نەبێت ئەو ئەگەر دراساتی ڕقابەی ینی موسساتی ڕقابی بەهێزی نەبێت و ئەگەر دراساتی تەواو مەدروسی نەبێت بۆ ئەو سێ فاکتەرەی کە لە سەرەتای بەرنامەکەیە باسم کرد چونکە گرژێک جیۆپۆلیتیکەکان فاکتەرێکی سەرەکیین لە جیهان و لە ناوچەکەیە دووهەمیان فاکتەری چین سێهەمیان فاکتەری ئۆپیک کە ئەگەر ڕێگەم بەی ئەمەش ڕوون بکەمەوە چکە ئۆپیک کە عێراق تیا ئەندامە و ساڵی 1960 ئۆپیک لە بەغدا دامەزراوە ئێستا ئۆپیک لەگەڵ ئۆپیک پلەسا کە نزیک 22 دەوڵەتن ئۆپیک دەوڵات و ئەوی دیکەش 22 دەوڵەت ئەمانە دەسەڵاتیان بەسەر نرخدانان تەسعیری نەوتە لە جیهانان نەماوە بۆ ئاستەی کە لە ساڵی هەفتاکانە هیان بوو کاتێک ساڵی 1970 قەیرانی وزە و نەوت دروست بوو لە جیهانە گرژێ جیۆپۆلیتیکەکان و ئەوانەوە کار بوون و ئۆپیک توانی سەیتەرە بکا بەسەر نرخی نەوتە بەڵام ئێستا ساڵی 73 نییە ئێستا ئۆپیک بە هەموو توانایەکی خۆیەوە نزیکەی 40% دەسەڵاتی هەیە بەسەر نرخدانانی نەوتە بۆیە ئۆپیک لاواز بووە خاڵێک لەمە گرنگتر لە ناو ئۆپیکا وڵاتەکان چونیەک نین بۆ نمونە ئێران خازع نییە بۆ ئۆپیک هەناردەی زیاتر ئەکابەوەی تەعویزی ئەو وەزع و کوردێنانە دارایی ناو خۆی بکاتەوە ئەمە کە تۆ زۆرت خستە ڕوو نرخ دائەبەزێ سعودیە بۆ ئەوەی قەرەبووی مایەکی پێشووتری بکاتەوە مانگە بەرەمێنان زیاد دەکات بەو شێوەیە نرخی نەوت دائەبەزێت دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمی لەگەڵمان بووی سوپاس بۆ ئەو ڕوونکردنەوە وردانەت